سەبارەت بە بارودۆخی کەرکووک و ئەو جیاکاری کە لە پرۆژەکان دەکرێت بە تایبەتی لە نێوان گەڕەکەکاندا گفتوگۆ لەگەڵ بەڕێز حەسان شێخانی ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی کوردستان دەکەین. بەڕێزیان لە کەرکووکەوە لەگەڵمانە. کاک حەسەن سڵاوت لێبێت. بە پێم راپۆرتە هەبێت کە بەر لەوەی لەگەڵ بەڕێستان قسە بکەم ئەنی جیاکاریەکی زۆر هەیە. ئەم جیاکاریە بۆ سلااو ڕێزم بۆ جەنابەت و ستافی کەناڵی کورسان 24 و بینەرە خۆشەویستەکان. لە ڕاستیدا عێراق وێناکە بەگشتی لە عێراق ئیسێمە دوو فەرمانگەی دوو موئەسسەی حکومی زۆر گرنگ لە عێراقا پەکی کەوتووە. یەکەم پەرلەمانی عێراقا کە کاری داڕشتنی یاسا و جێبەجێکردنی مەواد و بەندەکانی دەستورە و چاودێریکردنی حکومەت و وزارەت و کابینەی وزاریە. ئەمەی سەر لە عێراق خۆتانزان دۆخەکە بەچی ئاقارێکا چێوە چی وەزعێکی خراپ لە بەغا دروست بۆ وای کردووە چاودێری حکومەتەکە ناکرێت و ئەمەی شەوای لێک حکومەتی کارڕێکەر و پەرلەمانێکی پەکەوتوو و ئێستا کارەکان زۆتری لە ژێر دەسەڵاتی حکومەتی عەفو دادگای باڵای فیدرالی عێراقایە کە جێگرەوەی بۆتە جێگرەوەی پەرلەمان. ئەمە لە ئاستی وێنای گشتەکەی عێراق بەم دۆخەیە بەم ئاقارەیەچێ لەم ئاسیاتانێ ینی ئەوە وای کردووە کە سەروەرەکەی عێراقیش بشێوەیەک و لەکەدار بێ و شێوانێکی زۆر زووتیا بێ. لە ئاستی حکوومەتی مەحەلی گەورەترین گورز لە پرۆسەی با بڵێن دامودەستگای دەوڵەتداری و دەوڵەتمەداری درا لە عێراقا هەڵوەشاندنەوەی ئەنجومەنی پارێزگاکان بوو کە هەم داڕشتنی یاسا و هەم پەسەندکردنی پرۆژەکان و هەم چاودێری ئەو حکوومەتە مەحەلیانەی کە لە پارێزگاکانە هەن بە بیانووی وەدەمچوونەوەی داخوازیەکانی ئەوانەی خۆپیشاندەرانی لە 2009 تشرینەکانیان پێڵێن هاتن یەکەم کاریان هەڵوەشاندنەوەی ئەنجومەنی پارێزگاکان. ئەنجومەنی پارێزگا کردیان لەگەڵ ئەنجومەنی پارێزگا هەبوایە یان کارا بوایە ئەم جیاکاری نەدەکرا ئەو دەیتوانی بیوەستێنێت دەیانتوانی ئێمە نوێنەرمانەوە نوێنەری زۆرترین ئەنجومەنی پارێزگا لەوەتی کەرکووکە بۆ هەلە مێژۆ تاکو ئەمڕۆ لە ئەدوا قۆناغیشە لە 2004 و تاکو ئێستا زۆرینەی هەر کورد بووە و ئەیانتوانی داکۆکی تەواو بکەن و چاودێری ئەم پارێزگارە ئەو ئیدارەیە بکەن. بەڵام جێگەی داخە باشە ئەو ئەنجومەنی پارێزگای بەڵام ئەگەرچی زۆر لێ ئەنجومەن کووردا بەڵام پارێزگای عەرەبە و وەستە پێنراویشە و زۆربەی بڕیارەکانیش خۆ دیارە ینی لە ڕابردوشدا هەبوو ئەوانەی هەموو لە لای خۆی بوو تاکڕەوانە بوو وەکۆی کە باس دوای 16 ئۆکتۆبەر بەڕێزم ڕوخسەتم بدەیت دوای 16 ئۆکتۆبەر دوای ئەوەی شەکە ئەنجومەنی پارێزگا هەڵوشێنراوە ئیسە کێ چاودێری ئیدارەی کەرکووک بکە کۆمەڵی ڕۆژنامەنووس و چەند راپۆرتێک و چەند سیاسەتمەداری قسەی لەسەر بکەن. ئێم بابەتی یاسایەکە دەوڵەتمەداری باسێک ئێستا من دەتوانم بڕۆم سکاڵایە بنووسم لە پارێزگا بڵێم کوا پرۆژەکانتان یا چاودێری بکەم چ مەژغولی ئیداری پارێزگاوە من ناتوانم بەڵام ئەندامانی ئەنجومەنی پارێزگا ئەتوانێ و کارانە بکەن. ئێستا لە عێراق لەم چەقبەستوویە لەم کارە ئیدارێ نابەجیە تازە بە دواگەرێکیانە ساڵی کە ئەگەر ئەنجومەنی پارێزگایە بۆ ئەندامانی پەرلەمانی نوێ دووبارە دادگای باڵای کە فیدرالی کە سبەی کۆبنەوە ئەکات گەرەکێتی ئەم بابەتەیەک لای بکاتەوە لەبەرەوە ئەمە جیاکارێکی زۆر خراپە دایە لە سیستمی شەفافیەتی چۆنەڵێی پاکسازی ناو وڵاتەکە کە نەزاهەتەکە سەرپەشتی گشتیەکە ئێستا ناتوانێت هیچ مەحاسبەکە لەبەرەوە هیچ کەسێ نییە سکاڵاکە تۆمارکە و بێنتە بەردەم دادگا فەرمیەکان بڵێن کاکە فڵان بەرپرس فڵان ئەم جیاکاریە دەکات ئەمە چۆن دەکرێت بە پلانە ئەنی چ مەبەستێکی لە پشتەوە هەیە. گومان لەوەیانی ئێمە عەقڵێتی عێراق ئەوەی عەقڵێتی عێراق هەر بەگشتی بەڕێوە ئەبا ینی یا ئەوەتانێ نەتەوەسازی چۆن لەگەڵاکە نەتەوەپەرسی عەفو نەتەوەپەرسی لەگەڵاکە یان ئەوەتانێ مەزهەبگەرایی لەگەڵا ڕەچاوەکە یا ئەوەتانێ کۆمەڵی دابونەتی بەرژەوەندەکانیان لەگەڵ کوردان ناگونجێ ئەو کارنتان لەگەڵاکەن و ئیسە وای لێ هاتوو ئەم شارەی ئێمە ینی یا بێتە کوردێکی دەستەمۆکراوبی لەم شارە دانشی و قسەیەک و هیچ ئاخافتنێکن نەبێ یا ئەوەتانی ناتوان هیچ کاری بکەی خۆ تۆ جادەی نێوان ڕەحیماوە و گەڕۆکی فەیلەقۆ و ناوچانەوە بۆتە سیمایەکی بۆ شارەکە چەند ناشتینە بڕۆ هەموو تا ماوەی پێش ێسەی شەشمانی پێواتە لە دو پرسیاردا ئەوە لە دەپرسم دەمەوێت لە زاری خۆتەوە جۆن نودێت تۆ وەکو کەرکووچیەک بە تەواوی هەست بەم جیاکاریە دەکەیت چۆن تۆ بڕۆ لەگەسە بەرە و حەیجۆ بڕۆ بەرە و دووز و ئەو ناوچانە هەستەکەی ینی لەوێ ئاودانیەکەیە هەستەکەی لەوێ پرۆژە دەست بەکارە لە ناوچەکانی ئێمە هەروە ئەزانی لە دوای 2016ەوە
حەفدەوە هەر وەکو جارانە هیچ بلۆکێ نەخسە سەر دیوارێک هیچ ڕەسیفێک چاک نەکراوە جادەیەک چاک نەکراوە چۆن هەستی پێ ناکە هەموو هاوڵاتێکی کەرکووکی هەستی پێکاگەڵ ئینسافێ بێ ئەگەر بە ئینساف و تەماشای پرۆژەکان کات ئەمان بە بیان و ئەوەی چەند ساڵێک 4 ساڵێک مەسەن ئەو ناوچانەی با بڵێن ڕۆژ ئاوای کەرکووک کەوتە دێژێ دەست و خەڵکانێکی دیکە و نەیانتوانی پرۆژەکان جێبەجێ بکەن ئێوە خەباشەوە لە 2017 هەر تەواو نەبووم پرۆژانە تا ئێستا ئەو پرۆژان هەر ینی تەواو نەبوون کەیسەوە نزیکەی تقریبا 4 ساڵەکات ئەو پرۆژان هەر هەموو ساڵ بە بیانی و ئەمەوە زۆرتری پرۆژەکان دەخەن ئەو ناوچانە باشە بەڕێز حەسەن شێخانی ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی کوردستان زۆر سپاس مادومان کردی کاک حەسەن